بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاتان لێ ببینەرانی عزیزی بەرنامەی پەیامی ڕۆژ خۆشحاڵی نەمڕۆژاتینەوە خزمەتتان ئینشاءالله تاعات و عیبادەتی هەموو لایە قبول بێت و تەندروستێکی باشتانە بێت. بەناوی خوای پەروەردگار لە خوای گەورە دەپاڕێنەوە نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایە قبول بفەرمێت ئینشاءالله بۆ هیوایی کە ئەم چەند ڕۆژەی ڕەمەزان کە تێمان پەڕاندووە بە خۆشی و سەلامەتی و پڕبەرەکەت بەو شێوازەش ڕۆژانی داهاتوو بە باشترین شێوازی شتێ دەپەڕێن پشتیوان بەخوا و دەبێت لەم مانگە پڕبەرەکەتە بزانین چۆن سوود و قازانجی خۆمان تێدا بدینەوە بە تایبەتی چۆن چێژ لەو مانگە پیرۆزە وەربگرین. دیارە پەیامۆ کەمیشە لە بەرنامە جیاوازەکانیدا قسە لەسەر مانگی پیرۆزی ڕەمەزان دەکات لەوەی کە چۆن ئێمە بتوانین لەم مانگە پیرۆزە سوود وەرگرین و چۆن کاتەکانی خۆمان تێدا بەسەر بەرین و چۆن چێژ لەو مانگە پیرۆزە وەرگرین. ئێمەش لە پەیامی ڕۆژ هەمیشە دەمانەوێت باشترین پەیامەکانتان پێ بگەێنین بە تایبەتی باشترین پەیامەکانی ڕۆژ چەلۆڕی پەروەردەیی و کۆمەڵایەتی یاخۆت کێشە و گرفتی هاوڵاتیان بێت بە پێی تەوەری ڕۆژ. ئەم ڕۆژ هەندێک بابەتی تایبەتمان بۆ ئامادەکردوون کە تەوەرێکی سەرەکیمان هەڵبژاردووە ئەویش دیارە لە ئێستادا بارودۆخی ئابووری لە هەرێمی کوردستان زۆر خراپە بە تایبەتی ئەوانەی کە موچەخۆرن و ئەوانەشی تەنانەت کە کاسبکارن بۆ هۆی قەرەنتینە و قەدەغی هاتوچۆی کۆرۆناوەکە ماوەیەکە لە کار و کەسابەت کەوتوون ئێستا دۆخی دارایی هەرێم بە شێوەیەکی گشتی هی خەڵکی خراپە و بە تایبەتی مانگرتنی کارمەندانی تەندروستی لە ئارادایە بۆیە تەورێکمان بۆ هەڵبژاردوون کە میوانێکی تایبەتمان دەبێت لەسەرەوەی کە چارەنووسی بایکۆت و موچەی کارمەندانی تەندروستی بەکوێ دەگات بۆ چارەنووسیان چی دەبێت و ئایا تاکەی بایکۆتیان بەردەوام دەبێت کە تەورێکی سەرەکیەم ڕۆی بۆمان هەڵبژاردوون جگە لەمەش تەوەرمان هەیە کە دیارە دروستکردنی شیرینی و خواردنەوە هەندێک بابەتی جیاوازی دیکەمان بۆ ئامادە کردوون لە راپۆرت و زانیاری و چیرۆکی تایبەت کە بۆ هیوای تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن کە پێشکەشتان بکەین چونکە شتی زۆر بە سوود و تایبەتی تێدا جێکراوەتەوە. زۆر باش جەلال ئێستاش چینای کەشووا بزانین پێشبینەکانی کەشووا لە شار و شارژەکانی هەرێمی کوردستان چۆنە پێکەوە بینەری دەبین.
خانمانی عزیز لە ماڵەوە ئەمڕۆ بڕگەیەکمان بۆ ئامادە کردووەن کە دەبێت هەرچیتان کردووی ئەم ئێوارەیە بایەوەش لە ماڵەوە دەست پێ بکەن هاشەوەی خات و نزار نەسرەدین کە زەڵاتەیەکی تایبەت ئامادە دەکات بۆتان کە ئەم بڕگەی کە بۆمان ئامادەکردن لە بڕکەی دروستکردنی شیرین و خواردن ئێوەش دانیشن بە دیاریەوە و هەوڵ بدەن ئەم زەڵاتەیە کە زەڵاتێکی زۆر سادەیە بۆ بەربانگی ئەم ئێوارەیە دروستی بکەن بۆ هیوایی کە سوودی لێ ببینن با پێکەوە بینەری بڕگەی دروستکردنی شیرین و خواردن بێت. بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان منزار لە بڕگەی خواردن و شیرینی خۆشحاڵ بمیارشەتم خزمەتان بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە خواردن خوانێ میارەمان هەڵبەتە نابێتە خوان جۆرێکە لە دروستکردنی زەڵاتە کە ئێمە توانین دوای بەربانگ کە بە خورما یاخود بە ئاو ڕۆژمان شکان گەر خواردمان پارچەیەک شیرینی خواگەرنێشی خۆین باشترە لەگەڵەوەم بڵێن زەڵاتەیەک هەبێ بیخۆی باشترە. زەڵاتێکی زۆر ئاسانە هەموو خانم گەتوانێت لە ماڵە دروستیکە تەواوی پێک هاتەکانی لە هەموو ماڵێکە بێ پشت بەخوای گەورە. خۆشەویستان پێکاتی سەرەکیمان گێزەرە لە ڕندەم داوە بۆ شێوازە ورد بووە بەپێی قیاسەکەی بەپێی ینی کەتە سەر بڵێن ژمارە و خێزانە گێزەری وردکراومان هەیە فستەق و بادەممان هەیە هەر خۆشە دەتوانێت فستەقی وردکراویش بەس من حەزم لێتی بۆ شێوازە بێ وردکراو نەبێ. من ماستم هەیە تو ئەگەر ماستە دەست نەکەو ئەتوانی مایۆنوز بەکاربهێنی بەڵام ئەگەر ماستێکی خۆماڵت لەبەردەسا بوو باشترە ماستەکە بەکاربهێنی لەگەڵ شەربەت ینی نەگیرابێتەوە تەنها بە خەستی چەند کەوچکێکم پێویستە و گوێز هەندی چەند کەوچکێکیش گوێز هەندی تێکەڵی پێکاتەکانەکەین ئاسانە و سوودیشی هەیە لە بڕی باقی شتەکان ینی شتانێکی سروشتین بڵێن کێشەیەکی تەندروستی نابێ. خۆشەویستان من ئێستا ماستەکە هێنم وەک ئاماژەم پێکرد تۆ ئەتوانین لە جاتی ئەم ماستە مایۆنوز بەکاربهێنی خۆ ئەگەر ماستە دەستکە و هیچ کات مایۆنوز بەکاربهێنە. جوان ئاوا تێکەڵیەکەین ئەزانین شیر و ماستی خۆماڵی هیچ ئەگەر خۆماڵی بن پرۆتینێکی زۆریان تایە سوود و ئیسفادەیەکی باشی لێ ئەکرێ. ئاوە جوان سەرەتا ماستەکە لەگەڵ گێزەرە ورد کراوەکە تێکەڵ ئەەکەین هەتا وەکو ئەوە ڕەنگیەکە گرن بەڵێ بەڕێزامە کاتێکی زۆر کەمیەوێ ئامادەکردنەکەی و زۆریش ئاسانە بەتایبەتی بۆ خانمان لە ڕەمەزانە بۆ خانمانی کە مەجالیان کەمترە بتانەوێت زەڵاتێک دروستکەن کاتێکی کەم ئەمانە ئامادە ئەبێ ئەتوانیت لە پێشا زەڵاتێک بخۆی پاشان قەچەکە بە دوای نوێژی تەراویح و نوێژی ئیشا ژەمی سەرەکی بخورێ وا باشترە. و من لەم پێکاتی ئەم زەڵاتەیە چیم هەیە بادەم و فستەقم هەیە هەمومان دەزانین کە بادەم زۆر باشە خواردنی چەندن کێک لە بادەم ینی بەرگری لەوەکە کە تا ڕادەیەک برسێتی کەم بکاتەوە. بەڕێزان ئێستا من هەندێک گوێز هەندی بەکارهێنم هەندێک گوێز هەندی تێەکەم ئەوش ینی ئەگەر حەزیش لێ نەکرد بەس خۆشە ینی حەقەت لە ناوێ گوێز هەندی بۆ نوبەرامێکی خۆشیە جوان تێکەڵی ئەەکەم شتێکی کەمان بیر نەچێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەخشین هەندێک جار هەر ئەوە نییە بە پارە بێ
هەندێک جار ببەخشینی کاتە، هەندێک جار بەخشینی قسەیەکی خۆشە، خەندە خستنە سەر لێوی بەرامبەر. بەتە مەرجنیە بەخشینەکانمان هەر تەنها پارە بن. ئەتوانین لە مانگی پیرۆزی ڕەمەزان و بەدەر لە مانگی پیرۆزی ڕەمەزانیش بەخشین، بەڵام خۆی پەروەردگار کە مانگی ڕەمەزانی داناوە مانگێکی بەخشندەیە، خۆی گەورە خۆی دەرگاکانی ڕۆزەخدا لە سەرمان. ئێستا من کەمێک شەربەتی پرتەقاڵ زیاد ئەەکەم، ئەویش بە خەستی، یعنی ئەوەی نەگیرا بێتەوە، ئەوە کەمێک زیاد یەکەم. جوان تێکەڵ یەکەم. جوان هەموو کەرەستەکان یەک بگرن. هەوڵبن لە خوانەکانە بڵێن سەرەتا کە بڵێن داخڵی نان خواردن ئەبن، دوورکەونەوە لە خواردنی سوێری و ترشی و تونی، هەنی لیمۆیەکی زۆر، بیبەرێکی زۆر، یان خوانی سەرەکی یان هەر شتێک بێ سوێر نەبێ سەرەتا، یعنی هەتا وەکو ئەوەندەی کە ینی بەرەو کاتەکانی درەنگی شەوەڕۆی ئەگەر نەخورێن باشترە، بەس ئەگەر خورایشن کەم بخورێن، بەڵام ئەساسە پاش ڕۆژ و شکاندن دەست نەکرێ بە خواردنی ئەو شتانی کە بۆ شێوازە ڕێژێکی زۆر لە خوێ یاخود تونێتی یاخود ترشێتیان تایە. بەڕێزان ئێستا من توتوانی بەستەن هەفستەقەکەشی بۆ زیادکەی، بەڵام لە بەرەوەی بادەم ڕێژێکی زۆر لە بەها خۆراکەکانی تایە، من بادەمیش زیاد دەکەم بۆ سەر زەڵاتەکەم. تۆ ئەتوانیت وردکراویش بە، بەس من پێم خۆش نییە وردکراو بێ لە بەرەوەی هەر بە ساغی دانەکە بەر دانکەون. جوان تێکەڵی ئەەکەین، یعنی ئەمە هیچ هونەر و لێزانینێکی ناوێ، هەندێک کەرەستەی زۆر سەرەتایی زۆریش سادە و ئاسان کە لە هەموو ماڵێک ئەتوانن دەستکەوێ. من هەندێک شەربەتم بکەم، هەندێکی کەی بۆ زیاد دەکەم. ناوە جوان هەمی تێکەڵ ئەەکەین هەتا وەکو جوان ڕەنگی یەک و تامی یەک بگرن. قاپێک دێنم کەمە قاپێکی قەبارە بچکتر بۆی جوانتر دەرکەوێت. بەڵە بەڕێزان بەم شێوازە بە کاتێکی کەم پێکاتەیەکی ئاسان و سادە زەڵاتی ئەمڕۆمان بە کۆتا گەیشت، یاخود مقابلاتی ئەمڕۆمان بە کۆتا گەیشت. هیوادارم هەوڵ بین ئەو شتانە بخۆین کە سوودیان، ینی سوودی جەستەییان هەیە، تەنها ئەوە نەبێت کە بڵێن چی خۆشە حەزمان لە چی بوو ئەوە نە، ینی جەستەیشمان مافی لەسەرمانە کە شتی تەندروست تێریکەین. خۆشەویستان ئێستا بەم شێوازە قەبیلاتەکە بەشی دوو نەفەرێکەکە حەزم کرد ئاوا فستەق و ئەوەی بادەمەکە جوان لە ناوی زەڵاتەکەم دەرکەوێ. ینی هەندێکیش حەزی لێ نییە ینی ورد بێ، ئەتوانێت ینی ورد بێت و بەردانی بکەوێ، ئەتوانێت لە کاتی خواردنیدا خۆی لێ بپارێزێ. هیوادارم هەمووان بتوانین شتێکی جوان، تەنها جوانکاری ئەگەنێشی کێشە نییە. بەڵێ خۆشەویستان ئێستا خوانەکەمان ئامادەیە، باشێتە ئەوێ
خۆشەویستانی من بەم شێوازە خوانی ئەمڕۆمان ناخۆت زەڵاتە بۆ شتێکی ئاسان و سادە کاتێکی کەمیەوێ مانوبوونێکی کەوێ ئەتوانێت توی خانم کاتێککە چاوەڕێ بەربانگەکەی لەگەڵ دەستی خۆتا ئەو زەڵاتەیەش ئامادە بکەیت. لە خۆشەویستانی من بم شێوازاتینە کۆتایی خوانی ئەمڕۆمان تا خوانێکی تر بە خوای گەور و میهرەبانتان ئەسپێرم. خواتان لەگەڵ. دەستخۆشی بۆ خاتونزان نەسرەدین بۆ دروستکردنی و زەڵاتی بۆ هیوای سوودی لێبوون بتوانن لە ماڵەوە دروستی بکەن. ئازان نەسەر ئەچینە لای راپۆرتێک کە هاوکارمان لە ئاڵەبجی شەید ئامادەی کردووە کە ئارێژگەرێک لە یەکەم ڕۆژی ڕەمەزاندا بەبێ بەرامبەر سەری هاوڵاتیەکانی چاک دەکاتوە ئارێژگایان بۆ دەکات لەبەر خۆشەویستی بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و بە خێرهاتنی ڕەمەزان ئەو کاری ئەنجامداوە. پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. ڕۆژی یەکەمی مانگی ڕەمەزانی پیرۆزە. ئەم سەرتاشا کاکەیە وەک بە خێراتنی مانگی ڕەمەزان و ڕێزگرتن لە موسڵمانان یەکەم ڕۆژی ڕەمەزان کارەکەی دەکاتە بێ بەرامبەر و سەر بۆ وڵاتیان چاک دەکات. من خۆم وەکو کاکەیەک بە ئەرکێکی ئاینی خۆم ێزانم کە ڕێ لە ئاینە جیاوازەکانی تر بگرم و من کە نیشتەجێی هەڵەبجەم پیشەوەرێکم لە هەڵەبجە هەرگیز هەڵەبجەیەکان هیچ کات ئەوان نەکردۆ بڵێ ئەم پیشەوەرە کاکەیە و ناتوێنێتە لام لەبەرەوە هیچ جیاوازێک نەبووە هەم ئەوەکو ئەڵێ چەپڵە بەدەستێک لێ نادرێ ڕێز و خۆشەویستیەکە و ڕێزگرتن لە ئاینی بەرامبەر لە هەردوو تەرەف بووە. هەموو ئەوە سێنزەهەمی ساڵە منم بڕیارم داوە یەک ڕۆژ تا ئێوارە بە خۆڕاییە بۆ هاوڵاتیانی شارەکەم بۆ ڕێزلێنان لە مانگی ڕەمەزان و بۆ ئەوەیش کە هەم دیارەکەمان درێژخایەن بێت تەواوی مانگی ڕەمەزان بگرێتەوە دوو سەرتاشینم دابەزانە بۆ 2000 تەواوی ئەو مانگە تا کۆتایی مانگی ڕەمەزان. هەڵۆ نادر 13 ساڵە وەک ڕێزێک بۆ مانگی ڕەمەزان و پەیڕەوانی ئاینی ئیسلام دەژڵێت بۆ زیاتر برەودان بە پێکەوە ژیانی ئاینی لە شاری هەڵەبجە و ڕێزگرتن لە هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەو کارە دەکات. خۆی هەڵەبجە هەر پێشینەیەکی جوانی هەبووە نەک کاکەی جوولەکەشی تیاژیاوە بە زۆر بە سادەیی ژیانی خۆیانیان بەڕێ کردووە و ئێمەش وەکو کاکەی ئەگەر کەسێک لە دەرەوەی شاری هەڵەبجە بێتە هەڵەبجە هەرگیز هەست ناکات دوو ئاینی تایە دوو پێکاتەی جیاوازی تایە چونکە خەڵکەکە هەردوو لا ڕێزیان لە یەکتر گرتووە و ڕێزەکەیش بە کردار بووە هەر بە دەم نەبووە. هەڵەبجە لە مێژوویدا پێشینەیەکی پێکەوە ژیانی ئاینی هەیە بە جۆرێک هەموو کەسێک ستایشی سەرتاشا کاکەیەکە دەکەن بە جۆرێک ئەم کارانە بێتە دیاردەیەکی گیانی کە خەڵکانی تر ڕێز لە ئاینە جیاوازەکان بگرن. لە ماوەی 13 ساڵە من ئەیناسم ئەم ئیشانەیەکە هەموو ساڵێ مانگی ڕەمەزان یەکەم ڕۆژ یەکاتە بەلاش تێک ڕەماکە بە 2000 هەتا بۆ ئاگادارم بۆ خەڵکی بیرکۆڵ و بڵێن کەمە داموشتیواش هەر بڵێن بە شێوەی خۆڕاییە هەموو کاتەکان نەک مانگی ڕەمەزان هەر هەموو ساڵەکە بەڕاستی دەستخۆشی لە یەکەم. هەڵۆ بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز بەبێ بەرامبەر سەری منداڵانی خاوەن پێداویستی تایبەتیش چاک دەکات. کارەکەی ئەو پیشەوەرە کاکەیە بووەتە جێگەی دڵخۆشی ئەم کاکەیەکان و مسلمانانی شارەکەش بە جۆرێک سەرۆکی لقی هەڵەبجە یەکێتی زانایانی ئیسلامی و ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی سەردانی ماڵیە و سەرتاشا کاکەیان کردووە و
ئەو کاریان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەرز نرخاندووە و ستایش و پێزانینیان بۆ دەربڕیوە. سامان فەتاح تایبەت بە بەردامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. ئەوەی کە مایەی خۆشحاڵیە لە ناو پارێزگای هەڵەبجە و دەوروبەری پێکەوە ژیانێکی زۆر جوان لە نێوان ئاینەکانی کاکەیی و موسڵمانەکانی دیکە هەیە. ئەوەی کە ئێمە وەکو موسڵمانان یاخود موسڵمانەکانی هەڵەبجە لە ئاینە کاکەیەکانیان بینیوە جگەل لە ڕێز و پێزانین و پێکەوە ژیان هیچی دیکە نەبووە کە خۆشبەختانە لەگەڵ ئەو هەموو ئاڵۆ گۆڕە سیاسیە یاخود ئەو هەموو گۆڕانکاری ئەمنی و سیاسی کە لە ناوچەکەشا دروست بووە، بەڵام کاکەیەکان لەسەر زمانی خۆیان کە باز دەکەن هیچ گرفتێکیان لەگەڵ هیچ لایەنێک و هیچ جۆرە بیرکردنەوەیەک نەبووە توانیویانە لەگەڵیانە بسازێن و بەرامبەرەکانیشان بە هەمان شێواز توانیویانە پێکەوە بژین و پێکەوە ژیانێکی جوان پێشکەشی کۆمەڵگەی کوردەواری بکەن کە بۆ هیوایی کە ئەو پێکەوە ژیانە هەر بەردەوام بێت لە پارێزگای هەڵەبجە و خۆشتر بژین، پێکەوە ژیانیان جوانتر و زۆرتریش بێت. کا نمونەیەکی جوانیان پێشکەشکردووە بە تایبەتی ئەوەی کە ئێستا وارایشگەرە کە خۆی کاکەییە و لە دوکانەکەیدا و لە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان وەکو پێزانین و ڕێزێک بۆ مانگەکە سەری موسڵمانەکانیش تەنانەت بێ بەرامبەر چاک دەکات. بۆیە زۆر زۆر جێگەی پێزانین و سپاسە کە ئەم جۆرە هەڵوێستانەیان هەیە. بینەرانی عزیز دیارە ئەوە راپۆرتێکی تایبەت بوو، بەڵام ئێستا دەچینە لای ناوبڕێک و پاش ناوبڕەکە درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەبتلۆن ئارامبەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت، شیری ئەبتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەبتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە وەزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەبتلۆنی هۆڵندی. شیری ئەبتلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەبتیلۆن باشترین شیری سەردەم. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازیزان دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین ئەو ڕوودا و ڕوودا مێژوانەیە چین کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویان داوە پێکەوە بینەری دەوین.
28 چواری ساڵی 1930 لە دایکبوونی سەدام حسێنی سەرۆک کۆماری عێراق لە گوندی عۆجەی شاری تکریت ناوبراو چوارەمین سەرۆک کۆماری عێراق و ماوەی 24 ساڵ لەو پۆستەدا ماوەتەوە تا ساڵی 2003 و هاتنی هێزەکانی ئەمریکا و کۆتایی هێنان بە ڕژێم و دەسەڵاتەکەی. 28 چواری ساڵی 1945 گولەبارانکردنی بێنیتۆ مۆسۆلۆنی سەرۆک کۆماری ئیتالیا و یەکێک لە گەورە دیکتاتۆرەکانی جیهان لەگەڵ کلارەی دۆستیدا و دواتریش هەڵواسینی تەرمەکانیان سەربەرەو خوارد لە گۆڕەپانێکی شاری میلانۆ. مۆسۆلۆنی یەکێک بوو لە دیکتاتۆرەکانی ئیتالیا و یەکێکیش بووە لە جەمسەرە گرنگەکانی پێکێنەری جەنگی جیهانی دووەم و هەروەها لە شەهیدکردنی هەزارەها موجاهید و خەڵکی سڤیلی گەلی لیبیادا دەستی هەبووە و بە فەرمانی ناوبرە و شێخ عومەر موختاری لیبیایی لە سێدارە درا. 28 چواری ساڵی 2004 دەرکردن و بڵاوکردنەوەی وێنە ئابڕووبەرەکانی سەربازانی ئەمریکی لە زیندانی ئەبوو غرێبدا کە هەموو جیهانی هێنایە قسە کاتێک بەرامبەر بە خەڵکی بەژمەینەتی عێراق کاری قێزەون و نەشیا و نامرۆڤانە ئەنجام درابوو. بەڵاوبوونەوەی ئەو وێنە پڕتراژیدەیانە لای کۆمەڵگەی ئیسلامی و نێودەوڵەتیش سەلماندی کە هاتنی ئەمریکا و جەنگی لەگەڵ عێراق بۆ خۆشگوزەرانی و ڕووخاندنی تیرۆر و سەدام نەبووە، بەڵکو ئەمریکا بۆ بەرژەوەندەکانی خۆی هەموو کارێکی بۆ مارێنزەکانی خۆی ڕەوا دیتبوو لە پەنا جەنگی تیرۆردا جەنگی ئەخلاق و بەها گەورەکانی لەگەڵ کۆمەڵگەی ئیسلامی و عێراقی دەکرد. وێنەکان پێگاتبوون لە دەستدرێژی سێکسی و سوژدە پێبردن بە خەڵکی مسلمانی عێراق بۆ سەرباز ئەمریکیەکان و ئازاری دەرونی و سەگتێبەردان و هەروەها لە کارەبادان و هەڵواسین و زۆر کاری تریش. جگە لەو چەند بڕگەیادەوەریەی کە خرانە بەردیتان گرنگترین ڕۆژە مێژوویەکانیش کە ئەمڕۆ بوو ئەویش ساڵی 2006 ئەو کاتەی کە بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمڕۆ لەلایەن هاوپەیمانانەوە یا لەلایەن هێزی داگیرکاری ئەمریکاوە ئازاد کراوە لە ناوچەی چیمەن پێشوازیەکی گەرم و گوڕی لێکرا کاوە یەکێکە لە ڕۆژە مێژوویە گرنگ و پڕبایەخەکان لە لای ئەوانەی کە کۆمەڵی ئیسلامین یا خۆت هەوادارانی خودی مامۆستا عەلی باپیر و کۆمەڵی ئیسلامین کە بە ڕۆژێکی مێژووی بۆ ئەندامانی کۆمەڵە ژمار دەکرێت کە ڕۆژێکی زۆر زۆر مایەی خۆشحاڵی و دڵخۆشی بوو بۆیان. بینەرانی عزیز، تەوەری سەرەکی بەرنامەکەمان ئەمڕۆ قسەکردنە لەسەر چارەنووسی مانگرتنی کارمەندانی تەندروستی یاخود موچەکانیان بزانین بەکوێ دەکات. لەسەر ئەم پرسەش میوانداری زۆر بەڕێز عەبدوڵڵا ئەحمەد جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیمان کردووە کە جگە لەم بابەتە بابەتی ئەوەی کە کۆرۆنا بەکوێ گەشتووە و هەندێک پرس و بابەتی دیکەشن کە جێگەی خۆیەتی قسە و گفتوگویان لەسەر بکەین. کاک شێخ زۆر سپاس بەوە دەرفەتە بەخێر بێت. زۆر بەخێر بێت. سپاس بۆ بەڕێزتان، سپاسانەکەم. ئەگەر لێەوە دەست پێ بکەین، ئەمڕۆ لە زۆربەی شوێنەکانی پارێزگای سلێمانی کارمەندانی تەندروستی مانگرتنیان ڕاگەیاندووە. هەڵوێستەی ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی چییە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان، سپاس بۆ بەڕێزتان، سپاس بۆ کەناڵە پیرۆزەکەتان کە بە بەردەوامی لە هەوڵێوەدان بتوانن کەرتی تەندروستی لە هەر وارێکا پێویستی بە بواری ڕاگەیاندن بێ دەستی خۆتان لە وارەدا جێبەجێ دەکەن. بەداخەوە قەیرانەکان لە هەرێمی کوردستاندا ڕۆژ بە دوای ڕۆژ سات بە دوای سەد قەیرانی زیاترمان بۆ دروست دەبێ، بە تایبەتی لە بوونی کەرتی تەندروستیدا. کەرتی تەندروستی سێدانە مانگە زیاترە بەدەستی ڤایرۆسێکەوە کەسە تاسەری جیهانی گرتووە، هەرێمی کوردستانش بێ بەش نەبووە لەو ڤایرۆسە. ئێمە بە قەیرانی کۆرۆناوە دەناڵێنین، هەموو هەوڵ و ماندووبوونەکانمان لە پێناوی ئەودا بووە کە بتوانی خزمەتێکی باش بە هاوڵاتیانی وڵاتەکەمان و بە هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان بکەین. لە پاش ئەو هەوڵ و ماندووبوون و شەو نخونی پزیشک و کارمەندەکان و بەسەر جەم فەرمانبەران و پاسەوان و کارگوزارەکانەوە کە ئێمە توانیمانە بە یەک تیم لە ماوەی ڕابردوودا خزمەتێ بکەین کە سوپاس بۆ خۆی پەروەردگار جێگەی ڕازیبوونی زۆربەی زۆری هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان بووە کە توانی کە هەستیان پێکردووە بە ماندووبوونەکانی ئێمە خزمەتێکمان کردو. حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە چاوەڕێمان لێ نەدەکرد، ئەوەی کە چاوەڕێمان لە وەزارەتی تەندروستی وەزارەتی دارایی نەدەکرد
بریتی بوو لەوەی لەم کاتەدا قەیرانێکی تر وەکەتی تەندروستی دروستکە کە بریتێ لە قەیرانی نەدانی شایی سەدایەرەکان و نەدانی موچەی تایبەت بە پزیشک و کارمەندەکان. کارمەند و پزیشکیش وەکو هەر تاکێکی هەرێمی کوردستان پێویستی بە ژیانە لە حاڵەتێکی تایبەتا دەژی. کەرتی تەندروستیەکێکی لەو کەرتانی کە لە ساڵی 2014 وەکو پێویست لە زۆربەی زۆری بوارەکاندا خزمەت نەکراوە، نە لە ڕووی دامەزاندنەوە، نە لە ڕووی دەرماڵەوە، نە لە ڕووی پێدانی زۆربەی زۆری ئەو شایستانی کە لە زۆربەی زۆری وڵاتان بە دکتۆر و کارمەند دەدرێ لە کوردستانە سەرڕای ئەوانی کە نزیکی 1970 ساڵە هیچ ئیمتیازاتێکی نییە، تەنها بوونی موچەکەی نەبێ لەگەڵ بوونی چەندانە ساڵمان کە تێپەڕان بە ڕوبع موچە و بە نیو موچە و بەبوونی ئەو حاڵەتانی کە بەسەرماناتوە. لەگەڵ بوونی ئەوەدا ئێستا قەیرانێکی تر پاش قەیرانی کۆرۆنا کە ڕووی کردۆ دەکەتی تەندروستی کە بەڕاستی ئێمە ببوونی کارەساتێکی دەزانین و ئێمە چاوەڕەمان لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بوو پاداشمان بکات. پاداشتی ماندووبوونەکان شەونوخنەکەمان پاداشتی ئەوەی کە توانیمان سەری حکوومەتی هەرێمی کوردستان نەکو لە لای حکوومەتی عێراقی بەڵکو لە لای ڕێکخراوی تەندروستی جیهانیش بەسکەینەوە کە زۆربەی زۆری ئەندامانی ڕێکخراوەکەندانیان ببوونی ئەوە داناوە ئەو هەنگاوانەی کە لە هەرێمی کوردستاندا و بە تایبەتی پێش هەموو شارەکانی هەرێمی کوردستان لە شاری سلێمانیا دەستمان پێکرد جێگەی تەقریر و ڕێزی ئەوانە. چاوەڕێمان دەکرد لە پاداشتی ئەمانە پاداشتی مادیمان بدەنەوە، پاداشتی ئەوەی کە با دوور نەڕووی ببوونی وڵاتان کە هیچ لە ئیتالیا هەر کارمەندێک زیاد لە 10,000 یۆرۆ پاداشتێتی. هەر کارمەندێک کە بەم ڤایرۆسە کۆچی دوایی کە دەبێت کۆمەڵ ئیمتیازاتێکی زۆریان بۆ داناوە. زۆر دوور نەڕوین بۆ حکوومەتی عێراقی بڕۆین کە بەڕسمی لە وەزارەتی تەندروستیەوە لە ئەنجومەنی باڵای بەڕێنگاربوونەوەی کۆرۆنا کە لە بوونی عێراقدا پێدەڵە شانەی قەیرانەکان بەڕسمی داوای کۆمەڵ ئیمتیازاتێکان کردووە کە شایانی ئەوەن کە حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ ئێمە جێبەجێکە. بەڕاستی ئێمە بەکارەساتی دەزانین بەوەی دەزانین ترسی ئەومان هەیە ڤایرۆسی کۆرۆنا هێشتا لە هەرێمی کوردستانە کۆنتترۆل نەکراوە لەژێر کۆنتترۆلدایە. ئێمە وعدی ئەوەمان پێدا بن حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتا وعدی ئەوەی پێدا بە هەر کارمەند و دکتۆرە لەو بوارەدا کە کاری کردۆ پاداش بدرێتەوە بە دڵنیایەوە تەسیر لە بوونی کارەکانشمان دەکات. بەڵام ئێمە هەموو هەوڵ و توانای خۆمان خستۆتە کار بە ئەوی بتوانین هیچ نەبێبوونی ئەو موچەی کە حەقی سەرجەم دکتۆر و کارمەند و پزیشکەکانە هیچ کەسێک ناتوانێت شانازی پێوە بکە و هیچ کەسێک ناتوانێت مزایدی پێوە بکە حەقێکی خۆمانە موچەدان. ئێمە ئاوەتەخوازی ئەوە بین لە ساڵی ڕابردوودا ئەویان حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیاندا بە گوێی سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا کە ئیتر لەمە دو چاوەڕی ئەوە نەبن لە کەناڵەکان و لە پێیجەکانەوە هەواڵی بەپەلە ئەو موچە بەیانی دابش دەکرێت بڕیاتی ڕۆژیان داوە کە لە کاتی خۆیان دابشکرێ. بەڵام بەداخەوە لە کاتێکی زۆر هەستیاردا لەم کاتەدا ئەوان دەستیان بردبێ بۆ ئەوەی کە بۆ قوت و بۆ موچەی پزیشک و کارمەندەکان کە حاڵەتێکە زۆر حەچی خەڵکی سادەی هەرێمی کوردستانە بەزەی ببوونی کارمەند و دکتۆرەکانان دێتەوە. بۆیە بەڕاستی قەیران لە دوای قەیران چارەسەری بوونی کێشەکانی هەرێمی کوردستان قوڵتر دەکاتەوە. ئەو حاڵەتیشی کە ئێساکی ڕوویدا بە تەکید پێ دەڵێن خزمەتکردنی کردی تەندروستی لە هەموو جیهانە پێویستی بەبوونی اقتصادێکی بە قۆتەیە، پێویستی بەبوونی کارمەندەیە، پێویستی بەبوونی پزیشکەیە، پێویستی بە بینا هەیە. ئێمە لە 2014 ئەم خزمەتانەمان هیچ شتێک نەکراوە. بۆیە لەم کاتەدا ئەگەر ئەو حاڵەتە حکوومەتی هەرێمی کوردستان هەستیارەکانی پزیشک و کارمەندەکان وەرنەگرێت و ئەو هەستیارە ئەو بەیانامانەی کە دەریان کردەوە هەستی مەسئولیاتیان بەرپرسیارەتیان لەم قۆناغەدا بەرامبەر بە پزیشک و کارمەندەکان نەبێ بە دڵنیاییەوە دەیڵێم ئەگەر خوا نەخواتە کارەساتێکی ڕووبا ئەوە ئۆماڵەکەی لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر باشە. ئێستا دیارە بەشێکی زۆر لە کارمەندانی تەندروستی یاخود پزیشکەکان مانگرتنیان ڕاگەیاندووە. ئیجراتیان بەرامبەر دەکەن یاخود پشتیوانیان دەکەن یاخود چیان بۆ دەکەن؟ ئایا ئەوانی کە نایەنەوە دوایی ئەوە هیچ ئیجراتێکیان لێ پیشنەوەیان لەگەڵا ناکەن؟ حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بەو کاری کە بە درێژایی ساڵانی ڕابردوو عەدی داوە هەر کەسێک کاری کرد مافی خۆی هەیە. کارمەندیش یەکێک لە مافە سەرەتایەکانی موچەی خۆیەتی. لە هیچ قانونیەکان نییە بەرپرسیارەتیەکت هەبێ بەرپرسیارەتەکەت جێبەجێ نەکەی ئەرکێکت هەبێت لە بەرامبەر ئەرکەکەدا مافیەکەت هەبێ بەرامبەرەکە مافەکەت نەدایێت ئیجراتی لەگەڵا بکەی. ئێمە لەگەڵ بوونی فەوزانین، لەگەڵ بوونی بە بەرنامەیەدانین، لەگەڵ بوونی ئەوە دانین خوا نەخواسە بوونی
بە هیچ شێوێک کارمەندیان دکتۆر نەچنە سەرکارەکانی خۆیان بۆ ئەوەی خزمەت گوزارەکان لە شارەکەمانە لە نەخۆشخانەکان ناکەم بێتەوە. ئێمە پشگیری هیچ حاڵەتێکی وا ناکەین خەخوا نەخواستە نەخوازراو بێ بۆ یشتی حاڵەتی نائاسایی یان حاڵەتێکی کتوپڕ ئێستا ئەم شەو زیاد لە 12 حاڵەتێکی کوتۆڕ پڕ هەبوو لە شاری سلێمانیدا لە نەخۆشخانەی شار هەبووە لە ئەوەی هەمان بوو لە دوکان هەمان بووە لە سزای هەمان بووە گە دکتۆرەکان بەدەمیەوە نەچۆ ناوی ئیشوکاری خۆیان نەکدا لەوە چێبوونی حاڵەتی بەدەنیشی لێ بکەوتایەتەوە. بۆی حکوومەتی هەرێمی کوردستان واجبی سەرشانی خۆیەتی کە ئەو موچەیە کە بۆ عەدیدا و بە بەردەوامی دابینی بکات. ئێمە وەکو بەڕێوەبەر بەرەمەرایەتی نەکو لە ئێستاشدا و لە ڕابردووش و لە ئێستاش و لە داهاتوودا پشتگیری هەموو حەق و مافێکی دکتۆر و کارمەندەکانمان دەکەین کە بە حەقی ڕەوای خۆیانی دەزانن بۆیە لەم کاتەدا کاتی ئەوە نییە دەست ببرێ بۆی. ئێستا کاک جەلال هەر مەسەلەی بوونی موچە نییە. ئێستا ئێمە دەستیان بردووە 4 دانەمانگی ئەوە پێێنێنێت مانگی 5ەوە دەستیان بردوو بۆ شایستە دارایەکانی نەخۆشخانەی هیوا نەخۆش سنتەری ژیانەوە و سنتەری هەرسو جگەر کە ئەمانە کۆمەڵە شوێنێکی زۆر حساسن 4 دانە سەعات دەستی بردووە شایستە دارایەکان شایستە دارایەکان ئێمە نەخۆشخانەی هیواییکێکە لەو نەخۆشخانەی کە نەکو حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی ئیتیحادی شاناتی پێوە دەکا کە لە شەرقی ئەوسەتایەکێکە لەو نەخۆشخانانەی کە 24 دانە سەعات دەوامی تێدایە بەبێ ئەوەی 1 دینار لە 1 نەخۆش وەربگیرێ ئەو دقی کە دێت ناو نەخۆشخانەوە هەتا ئەو سانی کە دێت دەرەوە بە بەلاشە. نەخۆشخانەی هیوا 4 دانە مانگە ئەو شایستە دارانەی کە معاشەکەی خۆیان هەیە لە دوای معاشەکە و ئێمە ئیدامە بە 24 ساعتی دەدەین ئیستیشاریەکیان هەیە 4 دانە مانگ ئەو شایستە دارانی نەخۆشخانەی هیوایان بڕیوە. هین سنتەری ژیانەوە کە تەنها سنتەر ئێستاچی حاڵین لە هەرێمی کوردستاندا لە بەغاش و لە دووهۆک شەو بۆی دێ کە 2 جیهازمان هەیە چەندانە ساڵە داوا دەکەین ئەم 2 جیهازە بکەین بە 3 جیهاز چونکە زەختێکی زۆرمان لەسرە بە بەردەوامی لە 8 بەیانی و هەتاکو 12 شەو ئیشەکەن و ئێستاکە زەختەکە زۆر زیاد دیشی کردووە بۆ هۆیی کە جاران ئەو دەوڵەمەندەکان و بەرپرسەکان و کۆمەڵە خەڵکانێک ئەگەر ئەوانیم کە خی پەروەردگار ئیمکاناتی پێدابوون دەچون لە دڵی وڵاتیان کرد دەچون بۆ ئێران دەچون بۆ تورکیا دەچون بۆ ئوردن لەوێن ئەوانەیە دایانکرد بەڵام ئێساچیە ئەوانەی هاتووەتە سەرمان لەگەڵ بوونی ئەو شایستە دارانیان بڕیوە بەتەکید ئەم حاڵەتانە تەسیر لە بوونی خزمەت گوزاریەکان دەکات ئەو کاتش کە تەسیری لە بوونی خزمەت گوزاری کرد حاڵەتەکەی بەڕاستی بە دەرەجە 1 بەرپرسیادەکە لە سەرشانی ئەو کەسەیەکە بە ئەرکی سەرشانی خۆی هەڵناسی. عەبدوڵڵا بە ڕسمیکردنی گرێبەستەکان چی بەسەرهات گەشتوتە ڕادەیەک لە ئێستادا بڕی زۆرێک لە هاوڵاتیان چاڕێ ئەو ڕیارن گرێبەستەکانی یەک بوو لە ساڵی 2020 یەک بوو لەو کێشانی کە ڕوبەڕووی بەڕاستی وەزارەتی تەندروستی سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان بۆتەوە یەکێک لە بوونی بەڕێوەبەرایەتی ئەمەش کە ئێمەش نزیکی 200 تا 400 گرێبەستمانەیە دوونەوە گرێبەستمانەیە گرێبەستی هەمیشەیمانەوە گرێبەستی گەشە پێدانشمانەیە هەردوو گرێبەستەکان ڕایان گرت بوون حکوومەتی هەرێمی کوردستان تازەی نەدەکردەوە بوو بۆ سەبەبی ئەوەی کە زۆربەی زۆری ئەو کارمەند و دکتۆریتیانە کارمەند و بە تایبەتی فەرمانبەرەکانن کارگوزاریشی تێدایە لە هەموو نەوعەکانی تێدایە خزمەتێکی فراوان بەبوونی کەدی تەندروستی دەکەن پاش هەوڵ و ماندووبوونێکی زۆر لەلایەن بەڕێوەبەرایەتی و لەلایەن وەزارەتی تەندروستیوە بڕیاری ئەویان داوە کە بۆ ساڵی 2020ش سەرجەم گرێبەستەکانیان تاڵتە کردوێت. سەبارەت بە خۆبەخشەکان دەوترێت کە بەشێک لە یەکەیدارەکانتان دەوترێت کە کۆڵەکەی ناوەندە تەندروستیەکانن لە هەرێمی کوردستاندا بۆ تا ئێستا هیچ هەوڵێک نەدراوە دابمەزرێن بە گرێبەست بە یاخود بە هەمیشەیی بێت. وەڵام من لێرەوە دەستیانە گوشم چایان ماش دەکەم بەڕاستی خۆبەخشەکان کۆمەڵە پێشمەرگەیەکی ونن لە ناوکەتی تەندروستیا و لە ناو سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانی کەرتی تەندروستیا کە خزمەتێکی زۆر باشیان کردووە. بەڕاستی جێی شانازین لەبەرەوەی خۆبەخشەکان سەرجەمیان گەنجن سەرجەمیان تاقەیەکی باشیان پێە بۆ زۆربەی زۆریشان علمێک و زانستێکیان پێ هەوڵ ماندووبوونی خۆیان دەدەن لەو بوارەی خۆیانە ئەیانێ سەرکەوتوو بن و دەیانێ بەڕاستی خزمەت بکەن. ئێمە لە یەکی لە کێشەکەمان کە باسی ئەوە دەکەن کە دی تەندروستی ئەگەر بەرەو دوا بڕا بین لەوە کە ڕەحەودانە ساڵە ئێمە کەسمان بۆ تاعین نەبووە. ساڵانی داهاتوش ئەو کەسانی کە هەمومانە زۆربەی زۆریان حاڵەتیان بەرەو تەقاعودی دەڕات. هەر لە بەڕێوەبەرایەتی سلێمانی ئێمە بەس پارەکە 176 کەسم تەقاعود بووە. ئەم ساڵ نزیکی 183 کەسم تەقاعود دەبێ بە بەردەوامی ئەمانش کە تەقاعود دەبن هیچ کەسێک نەهاتوۆتە شوێنەکان. باسی میلاکاتی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بکەین نیوا و نیو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی
لەسەر جەمبوارەکانە پێویستی بەبوونی کارمەندی پێویستی بە دکتۆر هەیە ئەوە وازە ستانداری جیهانی بێنە کە لە هەموو وڵاتان ستاندەرێکی جیهانی هەیە کە بۆ 100,000 کەس چەند دکتۆر بێ 100,000 کەس چەند پزیش بێ 100,000 کەس چەند دکتۆری تەقدیر و بێهۆشکار بێ نەخێ 100,000 کەس چەند بێدی عینایی و چاودێری ورد هەبێ بۆ ئەوی بتوانانی بەدابینکردین ئەم شتانە ئێمە بتوانانی خزمەتێکی زیاتر فراوان کرد بۆی خۆبەخشەکان ئەوەی کە بەرپرسیارەتی بێ لەسەر شانی ئێمە هەر لە بەڕێوەبەری گشتیەوە هەتاکو جێگەرەکان و تاکو بەندەیش هەر کۆبنەوەیەکمان کردبێت لەگەڵ هەر بەرپرسێکا کە لە سەر و خۆمانەوە بێ بۆ ئێمەش هەیکەلەی ئیداریمانەیە بەڕاستی بەڕێوەبەراتی تەندروستیلامی سەر بە وەزارەتی تەندروستیە لە هەیکەلەکە داوایە ئێمە حەڵەقێکی بازنەمانێ من بازنەبەیە کۆمانی بەستووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە گەر بێجگە لە وەزیریش بێجگە لە بەرپرسانی وەزارەتی تەندروستی ئەگەر دەمشمان بە جێگیری یەک دوو جار لەگەڵ بەڕێز کاک قوبات جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەمان کردووە یەکێ لە داواکاری هەر ڕئیسەکانمان بەڕاستی داوای ئەومان کردو کە بوونی ئەو خۆبەخشانە ئەگەر هەر ئیمتیازاتێک هەبێ هەر دامەزراندنێک هەبێ هەر شایستەیەک هەبێ کە لەلایەنی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە فەرمانبەران بێت بە تایبەتی بەرامبەر بۆ کەسانی کە نەمەزراون دەبێ بەرامبەر بە خۆبەخشەکان بێت بۆ بەڕاستی خۆبەخشەکانش لە قەیرانی کۆرۆنادا دەوری ئەساسیان هەبووە توانێ خزمەتێکی زۆر باشکەن بە شانازیوە دەڵم لەوەچێت لە چاو هەندێک لە بوونی کارمەندەکانی ترمان کە چەندانە ساڵە کارمەندن و خزمەتیشیان کردووە کارمەندە بە لۆچێ باسی نەخۆشخانەی سەرچنارمان کردبێ ئەسڵە هەڕای کردبێ باسی سنتەری عەلیناجیمان کردبێ و توێتی کاکە ئامادەم نەقڵ بکەن بۆ شوێنێکی تر بەڵام ئامادەنی بەڕاستی خۆم حاڵ و ژیانی خۆم هەر خۆم نیم کە من دەچمە ئەم سنتەرەوە معارضم بۆی کە توش بم هەر لە ئەنجامی ئەوەی شەهار حەزەکەم لەوەچێ هەتا ئێساچی بوونی داتای دکتۆر و کارمەندان لە شاری سلێمانی و لە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمان ئێمە وەکو پێویست کە ئیعلانمان نەکردوێ لە ئەنجامی ئەو بەرکەوتنی کە هەیان بووە لە کلینیکەکانی خۆیانەوە لە ئەو خزمەتی کە لە سنتەرەکانە کردویانە هەتا ئەمڕۆ ئێمە 8 دکتۆرمان توش بووە و 5 کارمەندیشمان توش بووە خۆبەخشیان دوو خۆبەخشیان تێدایە ئەوەکانی تر ڕسمین و ئاخر کەیسی ئێمە کە لە نەخۆشخانەی شەید ئاسۆ دەرچوو یەکێک بوو لە بوونی ئەو کارمەندانی کە خۆبەخش بوو حاڵەتەکەشی تۆزی حاڵەتێکی نائاسایی بوو پێویستی بە عیلاج و پێویستی بوانە بوو بۆیە خۆبەخشەکان جێگەی ڕێزن خۆیشان باش دەزان بەڕاستی من زۆر تەفاهم هەیە لەگەڵیانە و زۆر هاوکاری کردوون و لە بەرنامەی خۆشما وایە هەر هاوکاری بێتە دەستم ئەگەر لە بواری مادییا بێ لە بواری هەر حاڵەتێکی ترا بێ بوونی خۆبەخشەکانم خسۆتە پێش هەموو کەسێکەوە و بە ئومێدی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی بەرپرسیارەتی ئەوە دابێ کە کەرتی تەندروستی نەیە لێ زیاتر لەوە زیاتر بەرەودەوا بچێت چکە بەڕاستی کەرتەکانی ترش بۆزی بەڵام کەرتی تەندروستی خوا نەخواسە بەرەو حاڵەتێکی نەئاسایی بڕوە هەموو کۆمەلگاکەمان لێ دەرەمەند دەبێت کاکشەق باست لە هاوکاری دەستی خۆم کرد چیت کردووە بۆ یان چیت پێ ئەکرێ بۆی کە خۆت بیکەی بۆ کارمەندەکان یاخود لە دەرەوەی موچە و هاوکاریە حکومیەکان کە دێنە سەری بزانین حکوومەت چی کردووە ماوەیە چیتان کردووە بۆ خۆبەخش یاخود کارمەندانی تەندروستی بەگشتی ئێمە بەرامبەر بە کارمەند بێ بە دکتۆر بێ خۆبەخش بە هەر کەسێ بێ هەر شتێکمان پێ بکرێ بە ئازادی نازانین بە هەستی بەرپرسیارەتی خۆمانی دەزانین چونکە بەرپرسیارەتی لە ڕۆژگاری ئەمڕۆدا هەرچەند لە لای کۆمەڵە خەڵکانێک بۆت ئەوەی کە لە پیشتی مێزەوەدا بنیشە و قەڵەمەکەی بەدەستی بەس ئەمر بکە بەس سواز بەخوای پەروەردگار لە لای ئێمە بەرپرسیارەتی بریتێ لە خزمەتکردن بریتێ لەوەی کە ئەگەر خزمەتی کارگوزاری بکەین شانازی پێوە دەکەین بە گەورەیشی دەزانین خزمەتکردن بە واجبێکی شەرعی و بە واجبێکی ئەخلاقی بە واجبێکی نیشتیمانی و نەتەوەی خۆمانی دەزانین هەر شتێکشمان کرد بێ بۆیان هیچ بنەتێکمان بەڕاستی بەسەریانە ناکەین ئێمە لەم ماوەی حاڵەتی کۆڕۆنا کە ڕووی داوە بەداخەوە دەڵێم دووبارەش دێڵێم کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵەوە کۆمەڵە وەختێکیدا کە بۆ کارمەندەکان هاوکاری بە تایبەتی داراییان کە بەڵام هەتا ئەم دەقە قسەی لەگەڵ بەڕێتان دەکەم 1 دیناری حکوومەتی هەرێمی کوردستان بەدەستی یەک مۆزەف و یەک کارمەند و یەک پزیشکی بەڕێوەبەراتی تەندروستی ئیسلامی هیچ بەڕێوەبەراتەکان نەگەیەوە لە ئەنجامی کە حکوومەتی هەرێمی کوردستان یان وەزارەتی تەندروستی ئەوانی هیچ شایستێکی دارایی بۆ نەنادوین کە بتوانانی خزمەتی کارمەندەکان لەم مودەتەیە 20 ملیارد
دۆلار کۆبووی و بۆ هەرێمی کوردستان 20 میلیارد دلار لە هەرێمی کوردستان کۆبوو کە بەداخۆیمەوە لەگەڵ بوونی ئەوەدا ئەو 20 میلیارد دلار پەیوەندی بەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی عام هەیە پەیوەندی بەبوونی کەتی تەندروستی نەبریتە لە بوونی ئەو هەموو داهاتی کە لە خێرخوازەکان و لە دەوڵەمەندەکان و لە کۆمپانیەکانی سندۆ ئێساکی ئەوە یەکێکە لەو حاڵەتانی کە نەکو ئێمە بەدەستێت دەناڵە بەڵکو پارێزگای سلێمانیش بەڕێز دکتۆر هەواڵش بەدەستێت دەناڵێ کە زۆربەی زۆری هەندێک لە بوونی پارەکان لە شاری سلێمانی شۆ بوویانە بەڵام نەگەڕاوەوە ئەوە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستان و هەیە بە حسابەوە بۆ کۆمەڵە خەڵکانێکی فەقیر و هەژار و ئەوانی کە کەم دەرامەتن بتوانن لەوە یارمەتی بن بەڵام ئەمەی ئێمە باسی کەتی تەندروستی دەکەین و بە تایبەتی باسی پزیشک کارمەندەکانی ئێمە لە ئەنجامی ئەو بەرپرسیارەتی کە هەمان بۆ لەگەڵ بەڕێز دکتۆر سەباح بەڕێوەبەری گشتی کە زانیمانە حکوومەت بەدەمانونە خۆمان لەلایەن حیزبەکانەوە بێ لەلایەن خێرخوازەوە بێ لەلایەن کۆمپانیەکانە بێ کۆمەڵە حوڵێکمان داوە هەتا ئێساکی ئەوەی کە ئێمە توانی بێتمان ئەو پارەی کە دەستمان کەوتو بڕیاری ئەومان ناوە بەندە سەرپەرشتی ئەو لیژنەیە کە لیژنەی کۆکردنەوەی هاوکاریەکان و وەدابەشکردین بەسەر کاربەند و دکتۆرەکانە لە یەکەم دەقە بڕیاری ئەومان ناوە هەتا بتوانین نسبەتێک دادپەروەری تێدا بێ عەدالەتی تێدا بێ ئەو کەسانی کە لە پێشەوەی سەنگەرەکانن ئەو کەسانی کە تەعاملیان لەگەڵ کۆنتاکتیان لەگەڵ ڤایرۆسەکەدا هەبوو ئەو کەسانی کە لە سنتەرە ڕئیسیەکان ئەو شوێنانی کە هیچ کەسێکی نەیدەتوانی بۆی بچێ لێو دەستمان پێکردو یەکەم هاوکاری کە هاتە دەستمان داومانە بە نەخۆشخانەی سەرچنار ئێمە تای 130 هاوکاری هاتوتە دەستمان دانێکێمان داوە بە سەرچنار لەگەڵ جەماعەتی 122 سنتەری 122 لێ ڕۆسپاسیان دەکەم کە 24 سعات لە هەوڵ و ماندووبوونەکانی خۆیان بەرداوەن سەرڕای ئەوەی کە لە هەر شوێنەکە تەلەفۆنیان بۆ بکرێ بۆ هەر نەخۆشیە بۆ هەر کارەساتە بە دەمێ دەچن بەڵام لەو ڕۆژەوە هەرچی حاڵەت لە بینی شارەکان ڕوویدا بێ هەرچی کەرنتینێ لە سەتاسەری جیهان و هاتبێتەوە لە هەر شوێنەکە هاتبێت ئەوان بۆ ئیمان هێناوتەوە ئێمە هاوکاریەکانماندا بەش کردو بەسەر پزیشک و کارمەندەکانی نەخۆشخانەی شەیتایدا هاوکاری دۆمان بەڕاستی بۆ ئەو کەسانە بوو کە لە نەخۆشخانەی عەلی کە یەکێک بلەوە سنتەرانە کە یەکێک بلەو ئیشانەی کە بەڕاستی جێی شانازی و WHO زۆر پێی جوان بوو ئێمە توانیمان لە کاتی کۆرۆنا سنتەرێ دروستکەین پاش ئەوەی کە نەخۆشخانەی بەرەنگاربوونمان لە سەرچنادانە ئەم سنتەرشماندانە ئەم سنتەرە حاڵەتەکەی بریتی بوو لەوەی کە هەر کەسێک بوویتایە حساب بکات دەچوو ئەم سنتەرە لەم سنتەرەوە ئەگەر پێویستی گومانێکیان لێ هەبوایە یەکسەریانان بۆ پشکنین ئەگەر گومانیان دوای پشکنینەکە گومانیان پۆزتیڤ دەچوای یەکسەدایانان بۆ نەخۆشخانەی سەرچنار و هەر کەسێکیش لەمانە کۆنتاکتی هەبووە لەگەڵ ئەم پۆزتیڤانە ئەمان نادن بۆ بوونی کەرەنتینەکان بۆیە سنتەری عەلی بوون سنتەرانی کە خزمەتێکی زۆر چاکی کردو یەکێک بوو لە بوونی ئەو پلانانەی کە ئێمە زۆر زۆتیایە سەرکەوتوو بین و توانی خزمەتێکمان بکەین هاوکاری دوومان کرد لە خێرخوازێکمان سندووە دامان بە جەماعەتی عەلی لەگەڵ بوونی ئەو شۆفێرانی کە 24 ساعت لەگەڵمان نبوون باشەوە بەڕاستی خۆشم وەکو لەگەڵ کۆمپانیەکان ڕێککەوتین توانیمان 700 سەبەتی خۆراک پەیدا بکەین من لێ ڕۆ سپاسی دەکەم و سپاسی سەرجەم ئەو خێرخوازانە دەکەم سەردەم ئەو لایەنانە دەکەین کە بەڕاستی هاوکاری ئێمەیان کردووە کە ئەمە لە ئەسڵا ئیشی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەڵام کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەرکی خۆی هەم نەساوی ئێمە بە ئەرکی خۆمان هەستاوین سەبەت خۆراکەکانشمان تقریبا دەستمان کردو بە دابشکردنی زیاتر بەرنامەی ئەومان بۆ دانا و دابشکی بەسەر بوونی کارگوزارەکانە ئەو کەسانی کە زۆر کەم دەرامەتن و ئەو کەسانی کە خۆبەخشن و لە زۆربەی زۆری خەستەخانە و نەخۆشخانەکانە بەشدار بوون و جێگەی پێزانین زۆربەی زۆری پێشتر کاتێککە سنتەرەکانی کۆرۆنا کرانەوە یاخۆت شوێنە ناوەندە تایبەتەکان کە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بوو یان نەخۆشی تێدا دەمایەوە چۆ بەڵێن وعدێکتان بەو کارمەندانەدا کاگەر بێت و لەوێ ئیشکەن پزیشک و کارمەندەکان هیچ بەڵێن وعدێکی تێدا بووە چونکە ئێستا فەرمەوە تاوە خۆت دەڵێ خۆبەخش هاتووە لێرە ئیشی کردو ئێستا پاداشتی ئەم خۆبەخشانە بەڵێنەکانیان بەکوێ گەشتووەکە بە پزیشک و کارمەند و خۆبەخشەکانتان داوە بوونی بەڵێنەکان لەوە چ لژنێکی تایبەت دانیشت پێ لەگەڵ ئەو کەسانی کە بەڵێنیان پێدابێتن و بەڵهەت بەڵێنێکش دەدابێت لەسەر ئەساسی بەڵێنی سەر و خۆیانەوە بۆ ڕاستی لەسەر وەزارەتی تەندروستی و لەسەر بڕیاری وەزارەتی دارایی و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بڕیاری لیژنەی باڵای بەڕێنگاربوونی کۆرۆنا بوو ئەو بەڵێنانش هەتا ئێستاکی بەجێ خۆی نەگەیوە
ئومێدەوارین بە تایبەتی کە عقوبات کە سەرۆکی ئەو لیژنەیە کە خۆشی چنجار لەگەڵمانە کۆبەتەوە ئاگای لە معانەتەکانمانە و ئاگای لە بوونی خەستەخانەکانە ئاگای لە بوونی ئەوەیە کە کارمەند لە سەرتاسەری جیهانە ئێساچە بگەڕە بڵێ هیچ مۆزەفەکەی لە سەرتاسەری جیهانە موچەی مانگی 2020 وەرنەگت پێ بڕاناکەم لە ئەفریقا و لە مۆزەمبیقش بگەڕێشتی وا هەبێ چوادانە مانگە موچی وەرنەگرتووە ڕابردووی بەو حاڵەتە وەریگرتووە چەند موچەشی دوودانە مانگە ئەوە وازەوە بێنی کە یان 13 موچەی کامل فەوتاوە 36 موچەش فەوتاوە بە تەقدیری بۆ حەیەک لەم کەسانی حسابکەی لەوە چێ بەلایەنی کەمەوە 25 ملیۆن 30 ملیۆن 40 ملیۆن 50 ملیۆن هەیەتی 80 ملیۆن لای حکوومەت یاریمی کوردستان کە کارش نەبێت و کاسبیش نەبێت ئەم دوو مانگش بە تایبەتی بوونی قەیرانی کۆرۆنا هاتۆ بەسەریا زۆربەی زۆری پزیشک و کارمەندەکانشمان ئایەدەکانیشان نەکردوێتەوە وازیان لە بوونی سنتەرەکانیان هێناوە و بە دڵنیاییش لە ڕابردووشە داهاتێکی وایە نەبوو کە هەڵناگرت بێ بۆ ڕۆژگاریەکی وەکو بەتایبەت کارمەند بە تایبەت کارمەند هەموو تەنها بووچەکەی و حاڵەتەکەی و بشێوی ژیانی لەسەر بوونیەوەی بۆیە ئەو بڕیارەتانیشی کە درابوو ئەو بڕیارەتانە و جێبەجێ نەکرا ئەگەر بڕیارەتانە جێبەرە بکرایە ئێمە نەدەکەوتینە سوالکردن و تەکلیفکردن لەم کۆمپانیا و لەو دەوڵەمەند و لەم کەس بۆ ئەوی بتوانین هیچ نەبێت تۆ دڵیان خۆشکەین و ئەوانش بتوانین تۆزە ئیدامێ بە بوونی کارەکانی خۆیان شارنووسی ئەم بایکۆتی ئەم کارمەندانە ئێستا لە شار و شارۆچەکان کەرتی تەندروستی بەڕێوەکوێ دەبات طبعاً ئەمە زۆر جار هەر سلێمانی دەگرێتەوە بایکۆتەکە زۆر بە کەمیە درەنگ هەولێر دەگرێتەوە ئێوە هەڵوو ئێستاتان دەبێت پلانتان چی هەیە گەر هاتووەمە بەردەوام بوو هەرچەندە لە بایکۆتەکانی ڕابردویان هەمیشە حاڵەتە تارەکانیان لەبیر نەکردووە دکتۆری تایبەت هەبووە یاخۆت خەفەراتیان بۆ حاڵەتە تارەکان داناوە ئێمە هەتاکۆم دقیقە لەگەڵ بەڕێزانە قسە دەکەینەوەکو بڕێوەلاتی تەندروستی سلێمانی ئەوەی کە پێمان بکرێ بە تایبەتی لە حاڵەتی دوو بڕیارمانداوە حاڵەتی تەواوی ئیمرجنسی بە هیچ شێوەیەک ناوەستێ خزمەت گوزاریەکان لە نەخۆشخانە و سنتەرەکانی کۆرۆنا بە هیچ شێوەیەک ناوەستێ هەندێک عملیاتی زۆر حساس کە خوا نەخواتە مرۆڤ ئینسانەکە بخاتە خەتەرەوە ناوەستێت بەڵام لەگەڵ بوونی ئەمانەشدا ئێمە پێنجشەمەی ڕابردوو وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی کۆبوونەوەی خۆمان کرد پلانماندانە کە ئەو دوودانە مانگە خزمەتە گوزاریەکان لە سنتەر و مەڵبەندەکان و نەخۆشخانەکانی شار و شارۆچکەکانی دەروی پارێزگای سلێمانی وەستاوە بەرنامەماندا نابوو لە 25 مانگ و هەمیان بێنینەوە بەدەوام خزمەت گوزاریەکانمان زیادکەی کوتانەکان بەردەوام بێ حاڵەتی خزمەت گوزاری تەندروستی لە شارەکەماندا کە دوودانە مانگە وەستا و خەڵکانێکی زۆر بە تایبەتیوانی کە نەخۆشی درێژخەیان بە تایبەتی و کەسانی کە دەستیان بە شوێنە هەسیارەکان ناگا ئێمە بەرنامە ئێوەمان هەبوو خزمەت گوزاریەکان زیادکەین بەتەکید کاک جەلال هەموو حاڵەتێکی نائاسایشتی نائاسایشی لێ دەکەوێتەوە بەڵام ئێمە ئەمەلێکمان هەیە ئومێدێکی ئەوشمان هەیە کە ئەمڕۆ لە کەناڵەکان و بە تایبەتی ئەمڕۆ لە کەناڵەکان ئەومان بیست کە وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکات بۆ چارەسەرکردنی قەیرانەکان و بە تایبەتی بۆ چارەسەرکردنی کێشەی دارایی بە ئومێدی ئەوەی حاڵەتەکە نەگاتە حاڵەتێکی لەمە خراپتر بە دڵنیایی و ئەگەر موچە نەدرێ هەڵوێستی زۆر تونتریان دەبێ هەندێک لە پزیشک و کارمەندەکان لەوەچێ دەستی دەست بۆ ئەوەش بن کە بتوانن حاڵەتی ئەو حاڵەتانی کە وتشمانە خزمەت گوزارەکانی تێدانەوەسێ لەو کاتەدا خزمەت گوزارەکان شوێسێ بۆیە هەموو بەرپرسیارەتەکە بەڕاستی دەکەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و دەبێ هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەشمان لەوە تێبگەن هیچ کەسێک لە ماڵی خۆیان ئەگەر ئیمکانیاتێکی نەبێ هەر دڵی مناڵەکەی خۆی ئەگەر پارەی پێ نەبێ ناتوانێت خزمەتی بکە و بەڕاستی دکتۆر و کارمەندش پێویستی بە مێشکێکی فراوانەی پێویستی بە دەرونێکی ئاسوودەی فراوان هەیە کە دێتە ناو نەخۆشخانەکان تەعامل لەگەڵ نەخۆشەکە خۆ تەعامل لەگەڵ داروبەردا ناکات عملیات دەکات دەرزی دەکات عیلاج دەکات ئەبێ بە حاڵەتێکی دەرونی و واوە بێ کە بتوانێت خزمەتەکەی بە شێوەیەک بێ کە بەیانی ڕۆشتەوە مرتعبێت و خوا نەخواسە ببوونی ئەو حاڵەتە دەرونیەوە کە بووی دروست بووە کارەساتێکی لەدەست نەقڵما بێ یان حاڵەتێکی دکتۆریان پزیشکی کارمەندی نەکردوێت زۆر باش کام دڵە ئێوەکو لایانی تەندروستی دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی تەندروستیەوە ئەوە دەخوازێت کە تا ئێستا مزگەوتەکان نەکرێتەوە ئێمە کۆرۆنا لەژێر کۆنتترۆڵایە بەڵام بەڕاستی کۆتایی نەهاتووە آخر تەقریری WHO ئەمڕۆژ لە سەتاسەری جیهانە کە بڵاوی کردو کۆرۆنا لە زۆربەی زۆری وڵاتەکان مەترسیە و لە عێراقش مەترسیە لە هەرێمی کوردستان جێی دەستخۆشەکەوان جدانیان بەوە داناوە لە ژێر کۆنتترۆڵایە
بەڵام بە بەردەوامی پێویستی ببوونی جێبەجێکردن ڕێنمای تەندروستیەکان هەیە ئێمە هاوڵاتیان لەوە ڕڵنیا دەکەنەوە ئەم مەسەل ڤایرۆسی کۆرۆنا ئێستاش کۆتایی بێ بەڵام بوونی ڕێنمایەکان بە بەردەوامی پێویستە چونکە ئێمە نازانی کۆتایی هاتوو کۆتایی ناتوە هەڵگری ڤایرۆسە هەڵگری ڤایرۆس بە تایبەتی ئەم ئێمە کە ئەوەی ساکی حاڵەتێکە بەڕاستی بۆ تەجێگەی نیگەرانیمان ئەوەیە کە هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان وەکو پێویستە ڕێنما لە کاتی قەیرانەکەدا زۆر سپاسیانەکەین دەستخۆشیان دەدەکەین دەستی ماندووبوریان دەگوشین کە زۆر بە تەواوەتی ڕێنمایەکانیان تا ڕادێکی زۆر باز جێبەجێ کرد بەڵام ئێساشی لەگەڵ ئەوەی کە دەستمان کردو بە ئاسایکردنەوەی ژیان بۆ ئەوەی ژیان بۆ هاوڵاتیان بگەڕێتەوە هەستمان بەبوونی ئەو حاڵەتی بژێوی و قەیرانێ کردووە بەڵام لە ئێستادا هاوڵاتیان وەکو پێویست پابندین بە ڕێنمایەکانەوە بوونی پابند نەبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکانەوە لەوە دەتەسی خوا نەخواسە حاڵەت وەکو حاڵەتێکی ئەوەی کە دوێنێ پێرەکە لە گوندێکە دانەیەکە بووە ئەوە دوێنێ بووە بە چوار ئێمە شاری سلێمانی لە سۆران هەبووە دوێنێ لە هەولێر 5 حاڵەتی تر هەبووە ئێمە ئەگەر ئەو بەرکەوتن نەبووە ئێستا لە سلێمانی تقریبا 6 دانە ڕۆژە هیچ کیسێکمان نەبوو بەڵام ببوونی ئەو بەرکەوتنەوە ئێساکی بەس لە یەک ئایلە لە سلێمانی 4 نەخۆش ماوە هەر 4 نەخۆشەکە لە بوونی ئەو بنەماڵن کە بووە بۆیە هەتا ڕێنمایەکان جێبەجەکەن بە تەکی دەوەگرێت من وەکو شخصی خۆم بەڕاستی بۆ بوونی مزگەوتەکان ئەم ڕۆژ لەگەڵ بەڕێوەبەری گشتیا قسم کردووە و هەوڵێکی زۆرمان داوە لەگەڵ بوونی جێبەجێکردنی ڕێنمایەکان لەگەڵ بوونی ئەوەی کە هەست بەڕاستی بە نائارامی دڵ و دەرونی هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان دەکەن کە دەزانین ئەوە لە ئیمانیانەوەی لە مستەوای بەرزی ئیمانیانەوەیە کە ئەوەنە معلقن بە مزگەوتەکانەوە حەز لەکردنەوەی بوونی مزگەوتەکان دەکەن بەڵام بەڕاستی جێی داخشە ئینسان دەبێت گلەیەک لە هاوڵاتیانش بکەین کە 3 ڕۆژ لەمەوە پێش خۆ پیشاندانێکرا لە شاری سلێمانیا بۆکردنەوەی مزگەوتەکان ئەو وایە هاوڵاتێکی زۆر مامۆسایەکی زۆر خەڵکانێکی زۆر بەڕاستی بەدەمبوونی ئەو داواکرد بچن ئێمە وەکو کەریتی تەندروستی ئەگەر نەیشیڵین بەڕاستی هەموو خەمخۆرەکەمان بۆ ئەوەیە کە بتوانین خوا نەخواسە ناتوانانی بڕیارێک بین کارەساتی بەدوای بێ ئێمە دەمانوێت ڕێگر بین بۆی خوا نەخواسە کارەسات دردین وەکو شخصی خۆم لەگەڵ ما قسیشمان کردووە و ئاخر بڕیارێن ئەوەیە کە 2/5 لیژنەی باڵای بەڕێگاربوونی کۆرۆنا لە شاری سلێمانیا کۆ دەبنەوە ئومێدی ئەوم هەیە ئومێدی ئەوم زۆر هەیە کە بەڕاستی بڕیاری کردنەوەی مزگەوتەکان بدەن بە بوونی کۆمەڵە ڕێنمایەک کە بوونی ڕێنمایەکان خزمەتی نوێشخۆنانمان دەکەن کاکشێخ طبعا خەڵک بازار دەبینێ ڕێنمایەکان دەبینێ و لێدوانەکانی تەندروستی سلێمانیش کە پێشتر ڕاتانگەاند لای ئێمەوە کاری کۆرۆنا تەواو دەخێنەوە وەستۆی لیژنەی باڵای یا پارێزگاکە کە دروست بووە بەڵام خەڵک دەبینێ بازار کراوەتەوە لە سەری شەربەت فرۆشێکە ڕەنگە 100 کەس وەستا بن مزگەوت هەیە 100 کەس نایەت بۆ نوێژی جومعە یا بۆ نوێژی فەرزەکان ئەمە شتێکن کۆڵی لێ ناکرێت بەو شێوازەش کە ترنجاونەتە یەکتر لە مزگەوتیشا دەتوانین ڕێنمایەکی زۆر ئاسان بدەیت کە با مەترێک بینتان هەبێ یاخۆت ڕێنمایەکی تایبەت بدرێتە مامۆستایەکان ئەمە لە دیوێکە لە دیوێکی دیکەشەوە سوور دەزانین لە هەندێک شوێن لە سنوورە جیاوازەکانی پارێزگای سلێمانی و دەرەوەی پارێزگای سلێمانی مزگەوت کراوەتەوە پیان وتراوە بە مەرجێکمەی دەنە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەعلام و ئەمانە کەواتە ئیدی ئێستا هۆکار چییە کە مزگەوت ناکرێتەوە کاتێک کە بازار دەکرێتەوە یعنی بچۆرە بازار زۆر خەرباڵقە تا مزگەوتەکان ئەگە خراپ بێ مەترسی کۆرۆنا هەبێ و لەوەی کە خەڵک بەریەکەوتنی هەبێ بۆی کە کۆرۆنا بڵاو نەبێتەوە مزگەوتەکان کەمتریان هەیە یەکەم شوێن داخرا کە ماوەسایان زۆر بە جوانی قوبولیان کرد ئێستا بۆچی دەبێ مزگەوتەکان نەکرێتەوە لە کاتێکا بازار کراوەتەوە و دەبینین لە بازار چۆن قەرەباڵقی هەیە لە بازار چۆن ڕسمەکان لەسەری شەربەت فرۆشێکە ڕۆن و ئاشکران مەسجێکی زۆر جوان دەداتە تەندروستیش و لیژنەکەش ئیدی دەبێ بۆچی بخرێتە 2/5 ئەوەی کە بەتابەتەوە تۆبەکەت ساحەی لیژنەکە ئەوەی کە بەڕێز دەڵێ ئەو واقعەکە هیچ کەسێک ناتوانێت بەڕاستی نکۆڵی لە بوونی واقع بکەن ئەوە خواستی ئێمە نییە خواستی کەتی تەندروستی نییە خواستی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی نییە ئەگەر خواستی ئەمە بە ئیجراعاتمان لەگەڵ بوونی ئەو شوێنانی کە ئەوە قەڵەباڵقی دەدەگنێت ئێمە بەس پێرەکە لە شاری سلێمانیا زیاد لە 11 بەس قسەبخانە داخرا دوێنێ زیاد لە 30 دوکان داخراوە لیژنەکانمان کە 34 لیژنەیە لە بەڕێوەبەراتی خۆپاراچن و لەگەڵ قایم قامێتە بە بەردەوامی دەگەڵێن و بە بەردەوامی پشکنین و بە دوواداچن دەکەن ئەو کەسانی کە ڕێنمایەکان جێبەجێ ناکەن جێبەجێ ناکەن بەڕاستی ئیجراعاتیان لەگەڵن من بەڕاستی ئەهلی مزگەوت کاک جەلال بەڕاستی ئەهلی مزگەوت جیاوازن لە ئەهلی بازار
من لێرە سپاسی مامۆسایان دەکەم دەستخۆشییان لێ دەکەم جورئەتیان هەبوو کە بڕیارێکی زۆر حەکیمانیاندا و توانیان خزمەتێکی زۆر باش بکەن لە مزگەوتە خوا نەخواستە حاڵەتێک دروست بێ بەرپرسیارە دەکەی لەوە چێ زۆر گەورەتر بێت لەوەی کە لە بازاڕ هەیە کۆمەڵە خەڵکی موسڵمانین ئەهلی دیندارین مامۆستای ئاینین و ئەمە دەلالت نییە لەسەر ئەوەی کە لە بازار خوا نەخواتە شتی خراپ بکرێ بڵێ با لە مزگەوتەکان شەم کرد نەخێ من دەڵێم وعی و شیاری مسلمانان مامۆسایان لەم حاڵەتی کۆرۆنەدا بەڕاستی لە ئاسی بەرپرسیارەتی و لە ئاستی سەردەما بوو لەوە چێ ساڵانی ڕابردوومان بوو بێ ئەو مامۆسا بەڕێزانە جورئەتی ئەویان نەبووە ئەو بڕیاریان بە بەڵام لە بڕۆی کە لە فقی واقعی تێگەشت بوون و لە دینەکە شارەزا بوون و لە مەترسی کارەساتی ڕابردووی کۆرۆناکەش تێگەشت بوون توانیان بوونی ئەو بڕیارانە بدەن ئێمە بڕیاراتەکانمان لە خزمەتی هاوڵاتیان نایە و بە مەرحەلەی تا 2-5 لە مۆزوعەکەش ناگۆڕێ ئەگەر بە شخصی خۆم بڵێ لەوە چێ خۆم لەگەڵکردنەوەی بوونی مزگەوتەکان نابم بەڵام ئێمەش لەگەڵ پێش ئەمەش ڕێنمایی خۆمان دابوو و داوایشمان کردبوو و کاراسانیشمان کردبوو بۆ ئەوەی لیژنەی باڵا لە هەولێر بتوانێت ئەو بڕیارە بە بەڵام کردنەوەی مزگەوتەکان کردنەوەی شوێنە گشتەکان بەڵام بە یەقینیان هەبێ هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان مزگەوتەکان لەگەڵ شوێنە گشتەکانە داخراوە یەک شوێنی گشتی بکرێتەوە بازار شوێنی گشتی نییە بازار شوێنێکە ئێمە ئەوەی کە بازار کردمانەوە لە 95 حاڵەتی بژێ شوێنی گشتی ئەمەکان لە شارە لە شارە مزگەوتەکانە باشە کافتریاکانە مۆڵەکان کراونەتەوە نادیەکانە شوێنە گەشتیارەکانە پرسەیە ئەو حاڵەتانی کە بەڕاستی کۆنتاکتی مباشر کە دروست دەبێت بدەحن و ئەمەلی چی ئەوەشمانەیە یعنی زۆر ئومێدەواری ئەوەشمانی وەگاری خۆشمان بەستووە پشت بەخوای پەروەردگار دڵنیای حاڵەتێک ئەو حاڵەتی کە پێمانان تێپەڕی بە ئاسانی بەسەرمانە دووبارە نابێتەوە نازان بۆی کە بۆ زۆربەی زۆری زانایان باسی بوونی شەپۆلێکی مانگی 10 دەکەن ئەوە کە لەوە ڕۆ لە تاتری جیهان بکاتە نەکۆ ڕووی لە هەرێمی کوردستان بۆی بوونی مزگەوتەکان لەگەڵیان و هەوڵشمان داوە و ئێمەش بەڕاستی بەڕێوەبرایەتیەکی نۆکو یەکەم جارش پێوتی هەیکەلەی تەنزیمی ئێمە هەیکەلەی بەڵام ڕاتان وەرەگیرێت ئێوە ڕاتان لەسەرەوەی ئێستا مزگەوتەکان بکرێنەوە بە پێی هەندێک من بەڵێ لە 2-5 ڕامان لەگەڵەوەدا کە مزگەوتەکان بکرێتەوە زۆر سپاس بۆ بەڕێز عەبدوڵڵا ئەحمەد جێگیری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی سپاس بۆەوەی کە میوانی پەیامی ڕۆژ بوویت سپاس بۆ بەڕێز بینەرانی عەزیز دەچینە لای کورتە ڤیدیۆیەکی تایبەتمان هەیە کە گوزاریەکە بە شاخەکانی پێنجوێندا لەگەڵ هەندێک هاوڵاتی با پێکەوە بینەری و ڤیدیۆیە بین.
خۆشەویستان ئەم جایی کە لە بەردەممانایە و لە ناوی دانیشتوین ئەمە مەنەیە یەکێکە لەو جیانەی کە ئەخورێت ئەم مەنی ئێستا کە لە ناوی دانیشتم تۆزە تەمەنی کردو پیرە پشتیوان بەخوای گەورەکەمێکی ترە چینە نزیکی بەفر ئەوەی کە لەوێ دەرهاتووە مەنەیەکی زۆر ناسک و جوانە. بەڵازستان دەچین لای راپۆرتێک کە ڕاهێنەرێک لە دەروی هۆڵەکانی وەرزشی وەرزش ئەنجام دەدات کە زانین ئەو وەرزشانە چین کە لە دەروی هۆڵ ئەنجام بدرێن پێکەوە بینەری دەبین. من ناوم محەممەد خالیدە هەڵگری بڕواناوی ماستەر لە زانستی ڕاهێنانی وەرزشی و خاوەن 5 بڕوانامەی نێودەوڵەتیم لە بوارە جیاجیەکانی وەرزش و زانستی ڕاهێنان و خاوەن چەندی بڕوانامەی تری لەسەر ئاسی کوردستان و عێراق. من مامۆستای هۆڵی لە جوانیمە بەڵام کاتێک کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە کە هۆڵە وەرزشەکان داخران بۆ هۆکاریەوەی کە وەرزشوانە بچنەوە ماڵەکانیان بەڵام بۆ ئەوەی هانیان بدەم من لە ماڵەوە نەوەستام و ڕوم کردە پارک شاخ بۆ ئەوەی زۆرترین کەس هام بدەم وەک من واز لە وەرزش نێنێت. کاتێک گەگەشتم بۆ ئەو شوێنێکە ڕۆژانە ڕاهێنانی تێدا دەکەم سەرەتا دوای پشوێک دەست دەکەم بە خۆگەرمکردنی جەستەم تاکو ماسوەکان ئامادەم بۆ ڕاهێنانی دواتر کە بەنیاز من زاوی بدەم. سەرەتا بۆ شێوازی هەر ڕاهێنانێک 15000 دەست.
کاتێک هۆڵەکان داخران بۆ جێگرتنەوەی ئەو ڕاهێنانەی کە لە هۆڵەکان ئەنجامیان دەدەین هەستان بە دروستکردنی لاستیکێک تاکو بتوانم ڕاهێنانەکانی خۆی پێ ئەنجام بدەم. ژمارەی دووبارەکردنەوەکانمان دەبێت لە کاتی لە ئێستادا زیادکەین چونکە ناتوانین هەمان قورسایی هۆڵەکان بەکار بهێنین. بۆیە وە ناشتوانم لە کاتی ڤیدۆ ڕێکۆردکراوەکانم دووبارە بووەکان بنووسم واتە تکرارەکان چونکە لە کەسێکەوە بۆ کەسێک کە جیاوازەوە لە قورسایەکە بۆ قورسایی تر جیاوازە. ئەو یاریان لە بری جەمع بەکرێ دەکرێت و سوپەرسێتی شناوەکەی خۆمە کە شناوەکان سێتم کە ئەویان شەش دەکەم بۆ شێوازە ئاراسی دەستم ڕێک بێت نەک بە شێوازی کەوتو دەستم تۆزێک ڕاست بێت لەسەرەوە. بەش یەکەم تاڵ کە ماسوولکەی شام بوو و دەست دەکەم بە ماسوولکەی دووەم ڕاهێنانی ماسوولکەی دووەم کە ماسوولکەکانی سنگە سەرەتا لە بەشی ئاعلا دەست پێ دەکەین واتە بەشی سەرەوەی سنگ بۆ شێوە. بینەرانی عزیز دوایین بڕگەی پەیامی ڕۆژی ئەمڕۆتان پێشکەش دەکەین کاویش دەچینە پارێزگای دهۆک بۆ لای پەیاملێرمان ئەمجد محەممەد بابزانین لە ناو بازاڕی دهۆک بە زمانی ڕۆژوو خەڵک سەرقاڵی چین یاخود بەگشتی بزانین لە بازاڕی دهۆک چی ئەبزارێت. ئەمجد سڵاوی خوا لێبێت ڕۆژوو نوێژوو تاعاتی ئێوە و هەموو دهۆکیەکان قبول بێت ئینشاءڵڵا لە دهۆک چه باسە. بله کاک جلال سلامت خود دلتا و همه بینرد کانال آسمانی پیام بن رمضان هوا پیروز بید بجین الپارزگاه دو که جوا کده برندین هرم کردستان بازار یه لاوازه یان بجین هاتنو چون آنجمو جولا بازاری یا لاوازه امزان جیز بر و کودانت نها هرم کردستان تدا در باز بید اگر گیروبون موچه و بیکاری و قدغه هاتنو چون اتحاراده که هاتنو چون نو بازارش دا کم بوید یعنی تنه بو اگر کارت فر نه و خلق ندر کردی بجین بازار نوکت چونی پیبت تا دیار بید تایبت چکو امی برف دمجمیر ده شش بچین دمجمیر شش قدغه هاتنو چونه لی او بازارت کو وکو همو سالا وکو همو رمضانا بازارت گرم نو باجر دو که دا بازار تازیاتی شیریناهیانه بازار قصبه بازار شربت بازار شیریناهی او بازار تا فتر اکو بجن خلق قصد با بازارات که تو بخو بجن پیتبیت خودت روزانات کردن نو کم یل دف تازیاتی که ناف سنتر باجر دو که از من میوانه که کاک زکی اگه زحمت نبید کرم که هدف من بله بجین نو که افصالات طیبتش بر قدقه هات نوچونه و اف باردوخی نو که هرما کردستان تا دادار باز بید نو که هات نوچونه خلکی بناو بازاری چه از داره خودی گلک آلوزه یعنی گلک بتیم بین یعنی پشتی اف ایشه در کت یا فشار کرونا وشلا خودت آلوزی که بالا بش مواجه سران سری جوانی خرایی که شول گلک آلوز بی یعنی عالم شولی عالم فقیر بی عالم معیز بی یعنی گلک تسیال شولی همی هات یگرم یعنی آمدن نه بس هم کردیم بحث خبر تازیات یافتن آن شیریناهی هم آمدن همین شول گلک یعنی شول بازار گلک کیم بی بجین بازار شربت و کو بجین همه سالا بازار شربت گرم یعنی خلک تریا رمضان تو بجین شربت ایکش پیتویت و آن خانه تو سرکی شربت
بازار هوا چوایه بازار تازیاتی و شربت خود شوری ماش افصالش همین شوله سالاب یعنی به سر و بر یعنی برانبر سالت بوی گله فرقی آخره های یعنی افصال اشم بجمت یعنی ربع شولی جنامه یعنی همون گله شولات آخره یعنی های کنده کل شیرینی شربت و زلابی بشه تصال بەڵازیزان ئەم ڕۆژاتینە کۆتایی بەرنامەکەمان هیواخوازین سەرجەم بڕگە بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوە وازیز بێت و تاعەت و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءالله تا بەرنامەی کە بەخواتان دەستپێرین خواتان